ئاکام ئەوەی کە هەیە کتێبێک لەبارەی زانستی خانوبەرە بڵاوکراوەتەوە کە دکتۆرێک ئەم باڵین کتێبەی بڵاو کردوێتەوە هەڵبەتە لەم کتێبەدا باس لە دیوە زانستیەکەی وەبەرهێنانی خانوبەرە دەکات ئەوەی کە لە ناوچەکانی هەرێمی کوردستان دەبیندرێت بە دیاریکراوی لەم چەند ساڵی دواییدا ڕێژەیەکی زۆر لە بینە و باڵەخانە لە ناوچەکانی هەرێمی کوردستان بوونیان هەیە ئایا ئەمە تا چەندە بە شێوەیەکی زانستی دروست کراوە ئەمە تەنها پرۆژەیەکی بازرگانیە خودت بە جۆرێک لە جۆرەکان با بڵین پلانێکی زانستی لە ڕووی بەرهەمهێنانی خانوبەرە و پرۆژەکانی خانوبەرە لە پشتێتی ئەوەی کە دەبیندرێ ئاکام سەرباری ئەوەی کە بەشێکی زۆر لە پرۆژەکانی خانوبەرە و بینە و باڵەخانەکان بوونیان هەیە بەڵام خواست لەسەر کڕینیان بە جۆرێک لە جۆرەکان لەم دوایانەیە کەمی کردووە ئایا دروستکردنی ئەم بینە و باڵەخانانە تەنها پرۆژەی بازرگانین یاخود بەژەوەندی هاوڵاتیان ڕێک بەو شێوەیە خود بەژەوەندی هاوڵاتیانە بەڵێ بۆ ئەو مەبەستەش میوانداری بەڕێز دکتۆر موسا محەممەدمان کردو مامۆسای زانکۆ ڕاوێژکاری باڵای خانوبەرە لە ئەمریکاوە دکتۆر موسا محەممەد بەیانیت باش دکتۆر بەیانیت باش بێت ئەم کاتێ ئێوە باش بەڕێزان بەیانیتان باش ئێمە شەومانە بە دڵنیایی لای ئێوە شەو لای ئێمە ڕۆژە کەواتە شەوتان باش دکتۆر زۆر سپاس دەکەم هەموو کاتێکتان باش زۆر سپاس دکتۆر موسا سپاس بۆ ئەم دەرفەتە با لە سەرتاوە لەوە دەست پێ بکەین ئەوەی کە پارەی پێبێ ئەوەی کە بازرگان بێت مەرجە بچێتە بواری پرۆژەی خانوبەرەوە پرۆژەی نیشتەجێبوون دروست بکات من پێشەوەی وەڵامی ئەو پرسیارەی بەڕێز بەمەکەوە پرسیارێکی زۆر گرنگە بەڕاستی ئەمە ئەو ئاماژە بەوە بکەم کە کارتی ئاقارات و خانوبەرە بەگشتی کارتێکی زۆر استراتیژیە و لە هەموو وڵاتانی دنیا ئەگەر سەیریکەن پشتی شێری هەیە لە ئابووری و لە گەشەپێدانی ئابووری لە پەرەپێدانی ئابووری و لە زنجیرەیەک لە چالاکی ئابووری لە هەمان کاتە جۆرێک لە جۆرەکان زنجیرەیەک لە نێوان کارتە ئابوووریەکاندا کەواتە توانین بڵین کارتی ئاقارات و کارتی با بڵین خانوبەرە بەگشتی زنجیرەیەکی فراوانە لە نێوان بازرگانی و بەرهێنان بیناسازی با بڵین کۆنستراکشن خزمەتگوزاریەکان هەموو لایەنێکە گرێتەوە و ژیانی خەڵکیش بەگشتی و گوزەرانی خەڵکیش زۆر پەیوەندی ڕاستەوخۆی هەیە لەگەڵ کارتی ئاقاراتە لە هەمان کاتە وەبەرهێنانە وەبەرهێنانی داراییە وەبەرهێنانی باڵین بۆرسەیە بە جۆرێک لە جۆرەکانیان ستۆکێکە بۆ خۆیان شێری هەیە لە ئاسی جیهانیە کە پێڵێن بازاری بۆرسەی ئاقارات ئەوە زۆر مهمە لە ئاستی وەبەرهێنانی داراییە بازرگانی دەرەکیە لەبەرەوەی کە تۆ تەزدیر و ئیستیلا دەکەیت بۆ کەرەسەی بیناسازی بۆ چیمنتۆ بۆ هەموو ئەو بوارانەی کە پێویست پێ لە بواری بابرین کارتی ئاقاراتەوە لە خانوبەرەشدا بە هەمان شێوە ئەمە خاڵێکی مهمە لە هەمان کاتە توێن بڕی سیمبۆڵی گەشەپێدانی ئابووریە سیمبۆڵی ئابووری هەر وڵاتێکە و کۆڵەکە و بنەمای گەشەپێدان و پەرەپێدانی ئابووریە بەڵام ئەوەی کە باسی لەو بکەین کە هەر کەسێک پارەیەکی هەبێ یان بێت وەبەرهێنان لەو بوارە بکە یان وەکو بازرگانی سەیری بکە وەکوتم کارتی ئاقارات لە وڵاتانی پێشکەوتو و لە وڵاتانی گەشەسەندوو لە حاڵی گەشەسەندندایە ئەوانش بە هەمان شێوە کارتی ئاقارات وەکو بناغە و کۆڵەکەیکی سەرەکی لە گەشەپێدانی ئابووری سەیریەکەن و لە گەشەپێدانی کۆمەڵایەتیش بە هەمان شێوە لەبەرەوەی کە کارتی ئاقارات گەشە بکە جۆرێک لە بژاردەی ئینسانەکان بۆ خۆشگوزەرانی بۆ ڕفاهیە زیاد دەکات و لە هەمان کاتە ئەگەر کەسێک خانووی هەبێت جۆرێک لە ئازادی بیرکردنەوەش زیادەکە جۆرێک لە ئاستی ڕۆشنبیری زیادەکە کەواتە لە کارتی ئاقاراتە کاتێککە بیر لە کارتی ئاقاراتەکەین بیر لە بەس بازرگانی ناکەینەوە بیر لە لایەنی کۆمەڵایەتیەکەین لایەنی دەرونیەکەین لایەنی باڵی سایکۆلۆژیەکەین لایەنی هەموو لایەنێک ئەگرێتەوە کەواتە کارتی ئاقارات گرێدراوی ژیانی ئینسانەکان و ژیانی مرۆڤ و کارتێکی استراتیژی و سیمبۆلی گەشەپێدانی ئابووری هەر وڵاتێکە ناتوانین بە سەریکەین وەکو بازرگانێک باشە دکتۆر هەڵبەتە ئەم بابەتە بابەتێکی تەواو زانستیە جگەلەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان لە ڕووی بازرگانیەوە هەم بۆ خاوەن پرۆژەکە و هەم بۆ هاوڵاتیان سوودی دەبێت بابەتەکە بە تەواوەتی زانستیە جا بڵاوکردنەوەی کتێبێک تایبەت بە زانستی خانوبەرە ئەم کتێبە بە جۆرێک لە جۆرەکان کە بڵاوکراوەتەوە چ گرنگێکی دەبێت بۆ کەرتەکە و ناوڕۆکەکەیشی باز لە چی دەکات وایە کتێبەکەی من کە یەکەم جارە کتێبێک بە زمانی کوردی بەڕاستی بڵاوکەمەوە لەو بوارەدا خۆی لە چەند خاڵ مهم مابینی یەکەم خاڵی ئەوەیە کە ئێمە
کەرتی ئەقارات ئەبێ بە دامەزراوە بکەین بە تایبەت لە کوردستان بۆ من بە زمانی کوردور نووسیمە و هەموو ئەو بابەتە زانستیان و ئاکادمیانەی کە وەرم گرتووە لە پراکتیکیشا وەرم گرتووە لە کتێبێکا کۆبووەتەوە لایەنی سەرەکی ئەوەیە کە بەڕاستی ئێمە بە شێوەی ئاکادمی و بە شێوەی زانستی و بە شێوەی با بڵین ئەوەی کە لە ئاستی جیهانیە بە پێوەرە جیهانیەکانی بتوانین پراکتیزە بکەین لە کوردستانە ئەوە بابەتێکی زۆر مهم و ئەساسیە لایەنێکی ئەوەیە کە کەرتی ئەقارات بە تایبەت کەرتی ئەقارات لە کوردستانە و کەرتی خانوبەرە بەگشتی جۆرێک لێ شپرزەیی پێوە دیارە بە سیستەم نەکراوە بە دامەزراوەی نەکراوە لەو کتێبەدا هەندێک بابەت لەسەر ئەو بابەتە بابڵی شرۆبەکراوە شەنۆکە و کراوە لە هەمان کاتە بابەتێک زۆر مهمە مارکتینگی ئەقاراتە مارکتینگ بۆ خۆی پرۆسەیەکە مارکتینگ بەس ئیشی ڕیکلام و ئەدڤەرتایزینگ نییە مارکتینگ پرۆسەیەکی بەردەوامە پەیوەندی لە نێوان بابلین کۆمپانیا عقاریەکان بیناسازیەکان کۆنستراکشن مقاولات هەموو لایەنە بەگشتیک بە جۆرێک لە جۆرەکان بە براندکردنی کەرتی ئەقاراتە لە کوردستان ئیش لەسەر ئەوەی بە پرۆسەکردن و بە سیستەمکردنی مارکتینگی ئەقارات کەمتر کراوە بەڕاستی و ئەمە خاڵێکی زۆر مهمە من ئاماژەم پێداوە وەک باسمان کرد کەرتی ئەقارات سیمبۆلی هەر وڵاتێکە هەر نیشتمانێکە هەر نەتەوەیکە ئێمە گەرچینە هەورامان بۆ نمونە لە خۆمان جۆرێک لە سیمبۆلی بیناسازی و بابەتی ئەقاراتی تایە ئێستێشکە ئێمە لە کوردستان بەرەو جۆرێک لە پەرەپێدان چونکە هێشتا بنەمازانستیەکەی گەشەپێدانی ئابووری و گەشەپێدانی کۆمەڵایەتی لە کوردستانە ڕووی نەداوە لەبەرەوەی ئێمە بێ گۆڕانکاری لە زیهنیەت گۆڕانکاری لە موسسات بە سیستەمکردنی دام و دەستگاکان بەگشتی دەست پێ بکەین ئەوە نەکراوە لە کەرتی ئەقاراتش بە هەمان شێوە ئێمە جۆرێک لە شپرزەییمان پێوە دیارە ئەبینین لە کەرتی ئەقاراتی کوردستانە نزیکەی 20,000 نووسنگەی ئەقاری و نووسنگە ئەقارات لە هەمان کادا کۆمپانیای ئەقارات هەیە بەڵام هێشتا مارکتینگی ئاکادمی و بە سیستەمی نەکراوە هەیە لە چەند کۆمپانیا و لە چەند لایەنێکەکرێ بەڵام هێشتا نەکراوە کاتە کتێبەکە کۆی بابەتەکان لەسەر مارکتینگی ئەقارات بە پرۆفشناڵکردنی کەرتی ئەقارات و بە سیستەمکردنی کەرتی ئەقارات و لە هەمان کاتە بە دامەزراوەیکردنی کەرتی ئەقارات چونکە با بڵین سێگۆشەی سەرەکی کەرتی ئەقارات لایەنێکی کۆمپانیایەکانە لایەنکی خەڵکە کڕیارە بابنی فرۆشیارە کرێچیە و لە هەمان کاتە سیاسەتی حکومی و حکوومەتیشە و لە سیستەمی حکومی چۆن سیاسەتی بابلین بانقی و چۆن سیاسەتی وەبەرهێنان دانێ بۆ یەکە کەرتی ئەقارات بابلین پەرەی پێ بدرێت و گەشە بکات بەگشتی. بەڵێ دکتۆر وەک لای هەمووان ئاشکرایە ڕۆژ بە ڕۆژ پرۆژەی نیشتەجێبوون و خانوبەرە لە زیادبوونایە بەڵام ڕێژەی کرێکی کەم نابێتەوە هۆکارەکەی چییە؟ پرسیارێکی زۆر مهمەوە بەڕاستی یەکەمەوەی کە بابلین گەشەی زیادبوونی دانیشتوان ڕێژەی دانیشتوان وەکو زانین لە عێراقدا بۆ نمونە لە عێراق ئێمە ئەگەر سەیریکەی لە 2003 نزیکەی 25 میلیۆن کەس لە عێراق بوو ئێستا نزیکەی 41 تا 42 میلیۆن بابلین دانیشتوان لە عێراقدا هەیە هەریمی کوردستان ئەگەر داتایەکی دقیقمان لە نییە لە کتێبەکەشان باسم کردو یەکێک لە کێشەی سەرەکیەکان و گرفتە سەرەکیەکان لە بازاڕی ئەقارات نەبوون و یان لاوازی داتا و زانیاریە داتا بەواتای داتای ئاماری و داتای ئەحسایی نییە بەڕاستی کە ئێمە بتوانین بەپێ ئەوە شیکردنەوەیکی دقیق و شرۆڤێکی ورد و شرۆڤێکی زانستی بکەین و پێشبینی ئایندەش بکەین بۆ نمونە ئێستا لە بازارەکانی ئەمریکا و ئەوروپا وڵاتانی کە بۆ ئەمریکا بۆ نمونە 2024 دقیق بابلین پێشبینی ئەکرێت کە نرخی خانوبەرە چۆن ئەڕوات فرۆشتن چۆن ئەڕوات بە لە کوردستانە بەڕاستیەوە کێشەی سەرەکیە ئێمە داتایەکی وردمان نییە لەسەر ئەوەی کە بەڕاستی ژمارە دانیشتوان ژمارە ئەوانەیە کە پێویستیان بە خانوویە بە خانووە پێویستیان بە شوێنی نیشتەجێبوونە نییە بەڵام لە کوردستان ئەگەر گریمان 1 میلیۆن و 500,000 بابڵین خێزان هەبێ وەکو خێزان پێڵین خێزانی ئابووری هاوسهۆڵد هەبێ ئێمە بۆ ئەو 1 میلیۆن و 500,000 وابزانم بەپێ داتایەکی بابڵین خەمڵێنراو نزیکەی 700,000 ئێمە یەکەی نیشتەجێبوومان ئەگەر هەبێ بۆ ئەو خەڵکە بەڵام بۆ ئەوەی کە ژیانێکی شایستە و گوزرانێکی شایستە هەبێ بۆ ئەو خەڵکە و بۆ هەموو کەس و کرێکی نەمێنێت لانێکەمە پێویستمان بە 1 میلیۆن و 500,000 یەکەی نیشتەجێبوون هەیە لە کوردستان و لە هەمان کاتە ئاستی داهاتیش کاتێکە ئێمە بتوانین کەرتی ئەقارات و کەرتی نیشتەجێبوون بەگشتی یان کەرتی بابڵین خانوبەرە گرێ بین بە کۆمپانیە ناوخۆیەکانەوە
و کۆمپانیای چیمنتۆ، کۆمپانیای قەنەفە، کۆمپانیای کورسی، کۆمبار، هەموو ئەو بوارانە ئەگەر لە ناوخۆ بتوانین ئێمە بەرهەمهێنانمان هەبێ و ئاستی ئینتاجی ناوخۆمان زیاد بکەین، ئەوە بە شێوەی کاریگەریەکە لەسەر کەرتی تایبەت بە تایبەتکردن بەگشتی و کاریگەریەکە لەسەر ئەوەی کەس ئاستی داهات بەرزە بێتەوە و با بڵین چینی مامناوەن با بڵین داهاتێکی باشتریان هەبێ بتوانن بە جۆرێک بتوان بۆ خۆیان خانووی خۆیان دابین بکەن یا بتوان خانوو بکڕن یا بتوانن شوقە بکڕن بە هەمان شێوە. ئەمە کێشەی سەرەکی ئێمە لە کوردستان. بڵێ باشە، کەواتە دەتوانرێت بوترێت لە ناوچەکان بە دیاریکراوی لە هەرێمی کوردستان ئەو بینەوە باڵەخان و پرۆژە نیشتەجێبوونانی کە بوونیان هەیە و قاراتانی کە بوونیان هەیە هێشتا لە چاو پێویستی دانیشتوانی هەرێمی کوردستانە نییە؟ پێویستی بە دروستکردنی زیاتر هەیە؟ یەکەم لە ڕووی خواستەوە بەڵێ پێویستمان بە زیاترە، بەڵام لە لایەکی کەیەوە لە سێرکەی تەڵەب لە ڕووی تەڵەبەوە ئێمە خەڵکمان هەیە بۆ نمونە لە ناوچەکانی عێراقەوە هاتوون، باڵین ئەڵێن بەپێ داتایەکی نافەرمی 600,000 کەس هاتوون لە هەرێمی کوردستان بۆ بەرهێنانیان کردووە. ئەوانەوە بەرهێنانەکەن، لەوە بەرهێنانە بابلین یەکێک لە هۆکارەکانە بۆی کە سعری خانوبەر بەرز بێتەوە، لە هەمان کاتە خانوبەرە بە سعرێکی گونجاو نەبێ بۆ دانیشتوانی ئەو وڵاتی یا بدانیشتوانی هەرێمی کوردستان، چونکە ئاسی گوزەران داهات و بابلین توانای کڕینی ئەو خەڵکە قوی شرایی ئەو خەڵکە لەوێ کەمە بەگشتی بتوان خانوو بکڕن یا شوقە بکڕن، ئەوانەی لە دەرەوە دێن وەکو وە بەرهێنانێکڕن و ئەوانە هەر لەوێ بەکرێدەن و بە پێ هەندێک داتا با بڵێن لە ستاسی ئەو کرێکیانەی کە لەناو ئەو وە بەرهێنانەیە بابلین خەڵکانی لە دەرەوە هەرێمی کوردستان هاتوون هەر خەڵکی هەرێمی کوردستانن، کەواتە لایەنێکی تەڵەبە خواستە لایەنێکی خستنە ڕووەکانە و لایەنێکی ئەوەی کە ئەو خەڵکا بێ بابلین ئەو کرێکیانە بێت توانای کڕینی خانوو شوقیان هەبێ. لایەنی کۆمەڵایەتێکیش لەبیر نەکەین بەڕێزان، لایەنی کۆمەڵایەتی خۆمان هەندی جارەڵێن کەسێکە زەواجەکە بێ لەگەڵ باوکو دایکیا بژی ئەوانە، ئەو لایەنەش یەکی لە هۆکارەکانە کە بێ ئێمە ذهنیەتمان بگۆڕێ و هەوڵ بین بۆ سەبەخۆی دارایی. تەنانەت ئێستا لە ئاسی جیهانیە بابەتێک هەیە بەناو شۆناسی دارایی، هەویەی با بڵین دارایی، فاینانشال ئایدنتیتی، ئێمە بێ شۆناسێکی دارایی بین بەو کەسانەی کە زەواجەکەن گەنجن و ئەوانە هەوڵ بن بۆ یەکە بچنەوە بچە شوێنێکی تایبەتی خۆیان ئازادی و حڕیەتێکی زیاتر وەرەگرن. بەڵێ دکتۆر، ئەو پرۆژانەی لە هەرێم بۆ کرێنشین و کەم دەرامەتان دروست دەکرێت زۆری پێ ئەچێ و تەواویش نابێ، بەڕای ئێوە هۆکار چییە؟ ئایا کەم تەرخەمیە یاخود پاڵنەرێک هۆکارێکی لە پشتەوەیە؟ من هەندێک هۆکارم باس کرد. یەکەمەوەی کە کەرتی ئەقارات و خانوبەرە لە کوردستان بە سیستەم نەکراوە، کە بە سیستەم نەکراوە واتای ئەوەیە کە ئێمە لەلایەنی حکوومەت ئەوە دامەزراوەیەکی با بڵین بە مؤسسەمان نییە، مؤسسەیەکمان نییە بە شێوەیەکی ڕێککۆپێک کەرتی خانوبەرە بەڕێوەبە و کەرتی ئەقارات لایەنی کۆمپانیایەکانی ئەقارات، لایەنی کۆمپانیایەکانی با بڵین وەبەرهێنان و لایەن کۆمپانیایەکانی کۆنستراکشن و مقاولات و ئەو بابەتانەوە سیاسەتی حکومیش سندی سیاسەتی حکومی بەڕاستی لاوازە، کەواتە ئێمە لە کوردستان بە سیستەم نەکراوە، یان بە سیستەم کە بکرێت واتە ئێمە ئەزانین خواست چەنە، خستنە ڕوو چەنە و بەرهێنان چۆن بکرێ و یەکەم ئەبێ ئەولەویە بین بە خێڵکی خۆمان و خاڵی کەش لەبیر نەکەین بەڕێزان. ئێمە لە کوردستان هێشتا هەندێک کۆدمان نییە، هەندێک پێڵێن کۆد، ئەو کۆدانە با بڵین کۆدی ئیشکردنە، کۆدی ئەقاراتە، کۆدی خانوبەرەیە و لە هەمان کە لە خزمەت گوزاریەکانە گە سەیریکە ئێمە لایەنی خزمەت گوزاریەکان پێش هەموو پرۆژەیەکی بیناسازی یان پرۆژێکی ئەقارات یا پرۆژەی خانوبەرە ئەبێ ئێمە خزمەت گوزاریە سەرکیەکان ژێرخانەکان ئەبێ ئامادەکەین لە جادەیە کارەبایە ئینتەرنێتە هەموو جۆرە خزمەت گوزاریک ئەبێ بۆی ئامادە بکەین، اینجا ئەبێ مۆڵەت بین بۆ کەسانە بچن شوقە یا خانوو دروستکەن بۆ خەڵک و ئەولەویەت بین بەکێ ئەولەویەت بین بە کرێچیەکانی خۆمان. دکتۆر، جا لە خواست و خستنەڕوو بابەتێکی دیکە لە دروستکردنی بینا و باڵەخانەکان لە بەرچاوگرتنی هەندێک بابەتی دیکەیە، بۆ نمونە کاتێک کە ئەقاراتێک پرۆژەیەک دروست دەکات تا چەندە بەتایبەتر لە هەرێمی کوردستاندا ژینگەی ئەو ناوچەیە یاخۆ جوگرافی ئەو ناوچەیە لە بەرچاوگیراوە؟ وایە زۆر کەم لە بەرچاوگیرا بەڕاستی، یعنی بە پێ ستانداردی جیهانی نییە، بە پێ ستانداردی ئەندازیاری با بڵین مەدەنی و سیڤیل ئینجینیەری نییە، بە پێ با بڵین معماری و با بڵین تەلارسازیکی سەردەمیانە نییە. باشە ئێمە
بابلین ئێمە کاتێککە باسی استراتیژەتی ئەقارات و خانوبەرەکەین باسی ئەوەکەین وەکو کەسێکە لەسەرەوە لە ئاسمان بە فڕۆکەی گیان بە درۆنێ سەیری خوارەوە بکە هەریمی کوردستان ئەبێت پێشەوەی کە ئێمە دەست بە هەر ئیش بکەین دەستیشان بکەین پێڵێن زەونینگ دەستمیشان بکەین بڵین ئەو شوێنە باشە بۆ پیشەسازی ئەو شوێنە بۆ نیشتەجێبوون ئەو شوێنە بۆ بازار ئەو شوێنە بۆ مارکت ئەو شوێنە خزمەتگوزاری گشتی ئەو شوێنە بۆ بابلین جادە و ڕێگەوبان هەموو ئەو شتانە بێ پێش هەموو شتێمە زەونینگەکانمان ڕێگە پێکەین هەمانە زەونینگ بەڕاستی شارەوانەکانێکن شوێنەکانێکن بەڵام بە شێوەیەکی گشتگیر بە شێوەیەکی پلانێکی شاملمان بەڕاستی هێشتا نییە و لە هەمان کاتە کۆدینگەکانیش وەکوتم کۆدە و کۆدانە گرنگە کۆدەکان بۆ نمونە کەرەستەکان چۆن بەکاربێنی با بڵین سیفتی چۆن لە بەرچاو بگری و تەنانەت زانیاریەکان لە کڕین و فرۆشتنی کارتی ئەقاراتە من باسمان کرد لە کتێبەکەشتا بۆ نمونە گەر کڕیارێکی دەبێت تۆ هەموو معلوماتێکی بیتێ و هەموو زانیارێکی وردی بیتێ ئەم خانوویە ئەم شوقەیە بەم شێوەیە دروستکراوە کەواتە ئەگەر بینەوە سەرەوە بابەتە ئێمە زەونینگ یا با بڵین دابشکردنی زەویەکان یان دابشکردنی شوێنەکان بۆ کارتی خانوبەرەوە بۆ بیناسازی و بەگشتی بۆ بابلین وەبەرهێنان لە بواری نیشتەجێبووندا ئێمە هێشتا کێشە و گرفتێکی زۆرمان هەیە بەڕاستی و لایەنی کەش لەبیر نەکەین بەڕێزان کارتی خانوبەرە لە کوردستان و عقارات و نیشتەجێبوون گرێدراون نییە بە زانکۆ و پەیمانگا و موسساتی ئاکادمی و زانستی لە وڵاتانی کە بۆ هەر بابەت و کێشەیەک لەو کارتەدا لەگەڵ زانکۆ لەگەڵ کۆریژی ئەندازیاری لەگەڵ کۆریژی بەڕێوەبردن و ئابووری تەنانەت بۆ بەشی مارکتینگ ئەمانە هەمووی پێیان پێکەوە گرێدراوی یەکترن بۆ یکە بە شێوەیەکی سیستەمی بە شێوەیەکی ڕێکۆپێک بتوانن پلانێکی ڕێکۆپێک و استراتیژی بۆ کارتی خانوبەرە و ئەقارات بابلین دابنن و استراتیژیکی ڕێکۆپێک لە هەر وڵاتێکەوە لە کوردستان وەکوتم بەڕاستی لاوازە بەڵام هەوڵێک هەیە و هەر ئەوەی کە ئێستا ئێوەی بەڕێز بایەختانداوە بەم بابەتەوە بۆ خۆی هەوڵێکی ڕۆشنبیری لەو بابەتە ڕاگەیاندن لەو بابەتە و ئێمە هیواداری لە 2-3 ساڵی داهاتووە بتوانین بگەین بەو سیستەمە بکەین بەو بەدامەزراوەیکردنی کارتی ئەقارات. دەست خۆش دکتۆر سپاس دکتۆر موستا محەممەد مامۆستای زانکۆ و ڕاوێژکاری باڵای خانوبەرە کە ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپ پۆل ئەمریکاوە لەگەڵ مامون دووبارە سپاس.